بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه الغر الميامين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين. بینەران بیسەرانی بەڕێز و خۆشەوی سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بژێ بەسەر هەموو لایەک. زۆر خۆم بە وەختەوەرە زانم، زۆر خۆشحاڵم کە وازارێک تریش بە خزمەتی ئەوەی بەڕێز و ئازیز و خۆشەوی شاد بوومەوە بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە ئەڵلقەکانی بەرنامەی تیشک. خۆشەویستان و ئازیزان، لە ئەڵلقەی ڕابردوو باسمان لە عینادی منداڵان کرد. باسمان لەوە کرد کە ئێمە چۆن بتوانین گرفتی عیناد، کێشە و مشکلەی عیناد لای منداڵەکانمان چارەسەر بکەین. لە دوو ئەڵلقەی ڕابردوو پێناسەی عینادمان باس کرد، عیناد سەرسەختی منداڵان یاخود ڕقەستوری منداڵ پێناسەمان کرد و شکل و یاخود جۆرەکانی عینادمان باس کرد لە ئەڵلقەی ڕابردوو. هەل لە ئەڵلقەی ڕابردوودا هەندێک هۆکاری عینادمان باس کرد کە هۆکارەکان چین منداڵ بۆ تووشی عیناد دەبێتن. لە ئەڵلقەی ئەمڕۆدا بە پشتیوانی خوای پەروەردگار خۆشەویستان تەواوکەری ئەڵلقەی ڕابردوو هەندێک هۆکار مابوون، هۆکارەکان باز دەکەین. ئینجا لە ئەڵلقەی داهاتوودا بە پشتیوانی خوای پەروەردگار باس لە چارەسەرەکانی عیناد دەکەین. خۆشەویستان، وەک لە ئەڵلقەی ڕابردوو باسی هۆکارەکانمان کرد، گوتمان سیراعی نێوان دایک و باوک، کێشە و گرفتی نێوان دایک و باوک هۆکارێکە بۆ دروستبوونی عیناد لای منداڵ. اینجا باسمان لە شێواز و ئسلوبە هەڵەکانی پەروەردە کرد کە دایکان و باوکان هەندێک جار هەندێک شێوازی هەڵەی پەروەردەیی دەگرنەبەر، ئەمانش کە منداڵی عیناد دروست دەکەن. پاشان هاتین باسمان لە کەسایەتی دایک و باوک کرد کە ئەوانیش ڕۆڵیان لە دروستکردنی عیناد هەیە، جۆرەکانی کەسایەتی دایک و باوک. پاشان باسمان لە خاڵێکی تر کرد، گوتمان هەندێک جار منداڵ ئەبینی ئەو فەرمانانەی دایک و باوک بە دروستی تێناگاتن کە تێناگات منداڵ ئەبێتە هۆکاری دروستبوونی عیناد لای منداڵ. ئەو هۆکارانەی ئەمڕۆ کە باسییان لێ دەکەین خۆشەویستان، خاڵی یەکەمیان بریتە لەوەی هەندێک جار منداڵ عیناد دەیگرێتن و کە لە ڕقی دەکات و ڕقەستوری و سەرسەختی دەیگرێت بەهۆی ئەوەی کە بۆ ئەوەی سرنجی دایک و باوچی بۆ خۆی ڕابچێشیتن، بۆ ئەوەی کە دەوروبەری خۆی سرنجی دەوروبەری بە تایبەتیش سرنجی دایکی سرنجی باوکی بۆ خۆی ڕابچێشیتن. بەڵێ بۆ سرنجی دایک و باوک، بۆ سەرنج ڕاکێشانی ئەو بە تایبەتیش کاتێک دەبینیت منداڵ دەبینی دایکی مەشغولە، باوکی مەشغولە، تەماشای ئەو ناکان، یاری لەگەڵ ناکان، قسەی خۆشی لەگەڵ ناکان، خۆی تێناگەێنن. یعنی منداڵەکە کە دەبینیت هیچ ئاگایەکیان لە ئەو نییە، بە تایبەتیش کە ئەگەر هات و منداڵێکی تر تازە لەدایک بوو بێت و ئەو منداڵە پشتگوێ خرابێتن، ئیتر ئەو منداڵە عیناد دەیگرێت بۆ ئەوەی کە سرنجی دایک و باوکی بۆ لای خۆی ڕابچێشێتن. کەواتە هۆکارێک لە هۆکارەکانی عینادی منداڵ بریتە لە سرنج ڕاکێشانی، بۆ سرنج ڕاکێشانی دایک و باوچێتی کاتێک ئاگان لەو نەبێ و مەشغول بن و ئەو یان پشتگوێ خست بێتن. خۆشەویستان، هۆکارێکی تر زۆر جاران کە دەبێتە هۆکاری ئەوەی منداڵ تووشی عیناد ببێتن بریتە لە تەمبەڵی. بەڵێ تەمبەڵی هۆکارێکە لە هۆکارەکانی دروستبوونی عیناد لای منداڵ. ئەمە بێگومان هۆکارێکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر تەماشاکەین هەموو بەیانیان و ئێواران دوعای ئەوەی ئەکرد خۆی ئەپاراز بە خوای پەروەردگار لە تەمبەڵی. اللهم إني أعوذ بك من الكسل. یعنی خۆپاراستن لە تەمبەڵی بە خوای پەروەردگار. بێگومان کاتێک کە منداڵ تەمبەڵە، تااقەتی نییە ئیشەکان بکە، کارەکان بکات، لەولاوە عیناد دەیگرێت. یاخود هەستکردن بە ماندووبوون، کاتێک منداڵ هەست بە ماندووبوون دەکات، فەرمانەکانی دایک و باوکی ڕەت دەکاتەوە. بەڵێ ڕەتیان دەکاتەوە چونکە هەست بە بێتاقەتی دەکات، هەست بە ماندووبوون دەکاتن. یاخود هەندێک جار لەوانەیە ماندوو نەبێ بەڵام وا لە خۆی دەکات کە ماندووە، کەواتە هۆکاری ماندوویەتی و هەستکردن بە ماندوویەتی ئەوانەش هۆکارێکن بۆ
دروستکردنی عینات لای منداڵان. خۆشەویستان، هەندێک جاری تر عینادی منداڵ بەهۆی ئەوەیە کە عینات دەیگرێ لەبەر ئەوەیە کە هەست دەکات دایک و باوکی زۆر تەدەخول لە کاروبارەکانی کەسایەتی ئەو دەکەن، واتە دەست لە کاروباری شخصی ئەو وەردەدەن، بۆیە منداڵ زۆر جاران دەبینی تووشی عینات دەبێتن. تەڵەبەکانی دایک و باوکی، داواکاریەکانی و داخوازیەکانی دایک و باوکی ڕەفز دەکاتەوە، بۆ چونکە بۆی ڕەفزی دەکاتەوە، بۆی ڕەتیان دەکاتەوە، چونکە ئەوان دەست دە کاروباری کەسایەتی ئەو شخصی ئەو وەردەدەن. ئەمە عینادەکەی بە هۆکاری ئەوەیە کە دەسوەردان دەکەن لە ئازادیەکانی کەسایەتی ئەو. اینجا هەندێک جار هۆکاری عیناد، هۆکاری ڕقەستوری منداڵ لەوانەیە بەهۆی تۆڵەسەندنەوە بێتن. منداڵ دەیەوێتن تۆڵە لە دایک و باوکی بستێنێتەوە، ئینتقامیان لێ بستێنێتن. بەڵێ یعنی کاتێک کە منداڵ هەست دەکاتن، هەست بەستەم دەکاوە، ئەزانی کەستەمی لێ دەکرێت لەلایەن دایک و باوچیەوە، یاخود وابزانێتن کە دایک و باوکی ئارەزوەکانی جێبەجێ ناکەن، لەلایەن دایک و باوچیەوە ئارەزوەکانی ئەو پشتگوێ خراون، ئیهمال کراون، بۆی جێبەجێ ناکرێتن. ئالەو حاڵەتەدا منداڵ عینات دەیگرێ و ڕقەستوری دەکات و سەرسەخت دەبێتن، بۆ کە ئەنەما زمان حاڵی ئەو منداڵن لەو حاڵەتەدا دەڵێ یەک بە یەکات، ئێوە زوڵم لە من دەکەن، منیش فەرمانەکانی ئێوە جێبەجێ ناکەم، وەکو عەرەبیش دەڵێ وەلبادی و ئەظلم، دەڵێتن ئێوە دەستان پێکردووە، کەواتە ئێوە ستەم کارترن، منیش وەکو تۆڵەیەک. ئەمە زمان حاڵی منداڵ وا دەڵێتن وەکو تۆڵەیەک داواکاری و داخوازیەکانی ئێوە جێبەجێ ناکەم، کەواتە کاتێک کە منداڵ هەست بە ستەم بکاتن. ئەمە ڕقی یاخود گیانی تۆڵەسەندنەوە وای لێ دەکاتن کە عینات بیگرێتن. هەندێک جار خۆشەویستان هەستکردن بە غیرە لە لای منداڵ، هەندێک منداڵ هەستکردن و شعورکردن بە غیرەی زۆر وای لێ دەکات کە تووشی عینات ببێت، تووشی ڕقەستوری ببێتن، تووشی سەرسەختی ببێت. بە تایبەتی ئەم کاتە منداڵ غیرە دەیگرێتن کاتێک کە ببێنێ لە ماڵەوە براکەی ئەو لە لای دایک و باوکی خۆشەویسترە، زیاتر گرنگی باو دەدەن، یا خوشکەکە ببێنێ خوشکەکەی تر زیاتر گرنگی پێدەدرێ لەلایەن دایکەوە لەلایەن باوکیەوە. ئەم لەو کاتەدا منداڵ داخوازیەکانی دایک و باوک ڕەت دەکاتەوە، بەڵێ داخوازیەکانی ئەو ڕەت دەکاتەوە و زمان حاڵی منداڵ دەڵێتن، دەڵێ با ئەو کەسەی کە خۆشەویستی ئێوەیە با ئەو سوود بە ئێوە بگەینیتن، من خۆشەویستی ئێوە نیم، کەواتە من سوودم بۆ ئێوە نابێت. ئەمە زمان حاڵی منداڵ لەو حاڵەتەدا وە دەڵێ کاتێک کە غیرەی زۆر بێ، کاتێک کە هەست بکاتن براکەی یان خوشکەکەی زیاتر لەلایەن دایک و باوکیەوە گرنگی پێدەدرێتن. لەو غیرە هۆکارێکە بۆ دروستبوونی عینات لە لای منداڵ. خۆشەویستان، بەڵێ دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، هۆکارێکی تر لە هۆکارەکانی دروستبوونی عیناد و سەرسەختی و کە لە ڕقی لای منداڵ بریتیە لە قۆناغی گواستنەوە لە تەمەنی منداڵدا. قۆناغی گواستنەوە طبعاً قۆناغی گواستنەوە لای منداڵ قۆناغێکە بە عیناد ناسراوە، بەڵێ بە تایبەتی ئەگەر قۆناغەکە ئەو قۆناغی گواستنەوەیە لە قۆناغی گواستنەوەی منداڵ لە قۆناغی شیرەخۆریەوە بێتن بۆ قۆناغی منداڵی سەرەتایی دەستپێکی، وەکو دەڵێن الطفولة المبكرة، لە شیرەخۆریەوە بۆ ئەو قۆناغە بێتن بۆ قۆناغی پاش شیرەخۆری، یان حتا لە قۆناغی منداڵیشەوە بێت طفولە، وەکو دەڵێن کە پاش شیرەخۆریە، بۆ قۆناغی هەرزەکاری. یعنی لەو قۆناغش دیسانەکە منداڵ عینات دەیگرێتن، سەرسەخت و کە لە ڕقی دەیگرێتن بۆ قۆناغی هەرزەکاری کاتێک. ئەمەش بۆ چییە؟ هۆکارەکەی چییە؟ زیاتر هۆکارەکەی ئەوەیە منداڵان لەو تەمەنانەدا حەز بە سربەخۆیی دەکەن، حەز دەکەن کە ذاتی خۆیان، خودی خۆیان دەربخەن بۆ خۆ دەرخستن، بۆ ئیسپاتکردنی وجودی خۆیان، هەبوونی خۆیان، بۆ سربەخۆ ڕاگەاندنی سربەخۆی خۆیان،
کەواتە منداڵ لەو حاڵەتەدا عینات دەیگرێت، سەرسەخت و کە لە ڕقی دەیگرێتن، بە تایبەتی بۆ نمونەوەکو گوتم لەو قۆناغە کاتێک کە دەگوازرێتەوە لە قۆناغەکانی گواستنەوەدا، بۆ نمونە منداڵ کاتێک کە لە ماڵەوە دەچێتە دایەنگا تووشی عینات دەبێتن، یاخود کاتێک کە لە قوتابخانەیەکەوە دەگوازرێتەوە بۆ قوتابخانەیەکی تر. ئەمە ئەو عینادەی منداڵ هەمووی بۆ ئەوەیە کە ڕازی نییە لەوە، یاخود دەیەوێتن خۆی دەربخاتن بۆ خۆ یا ئیسپاتکردنی خودی خۆی. کاتە ئەم مەرحەلە گواستنەوەکانی مەرحەلە بێتن یا گواستنەوەی قوتابخانەیەک بۆ قوتابخانەیەکی تر بێ، ئەمانەش هۆکارن کە زۆر جاران منداڵ تووشی عینادی دەبێن، یعنی عینادی سەرسەختی دەیانگرن. خۆشەویستان ئەمانە هۆکارەکان بوون، وەکو لە ئەڵلقەی ڕابردووش هەندێکمان باسکردن هۆکارەکانی عینادی بوون. جا خۆشەویستان هەندێک جار هەندێ دایک و باوک یاخود دایک و باوک و منداڵ بەیەکەوە هەندێ فرتوفێڵ بەرامبەری یەکتری بەکاردەینن. تەشبیه نەبێتن هەندێک جار وەکو بڵێ وەکو یاری مشک و پشیلەی لێ دێتن لە نێوان دایک و باوک و لە نێوان منداڵەکەدا. یعنی هەندێ فێڵ هەندێ حیلە باوکان دایکان بەکاری دێنن بۆ ئەوەی کە ڕەفتاری منداڵەکەیان ڕێک بخەن، تعدیلی بکەن، یاخود عینادەکەی تۆزێک کەمکەنەوە ڕاهێنانی پێ بکەن بۆ ئەوەی عینادەکەی کەم بێتن. ئەمە باوکان و دایکان هەندێک جار هەندێ فرتوفێڵ بەکاردێنن. لە بەرامبەریشدا منداڵەکان ئەوانیش هەندێ فێڵ بەکاردێنن، یعنی بە تایبەتی لەو کاتێک کە فێڵیان لێ دەکرێتن هەمان فێڵ بەرامبەر دایک و باوچیان بەکاردێنن و بۆ ئەوەیە کە وەڵامی داواکاری و داخوازیەکانی دایک و باوچیان نەدەنەوە جێبەجێ نەکەن ئارەزوەکانی دایک و باوچیان. یعنی لەو حیلە و لەو فرتوفێڵە وەکو دەڵێن متەبادلانەی ئەوانەی کە لە نێوان دایک و باوکان لە نێوان منداڵەکان ڕوودەداتن، وەکو گوتم زۆر لە وێنەی یاری مشک و پشیلە ئەچیتن، زۆر بەوە ئەچیتن. بۆ نمونە کۆمەڵێک حیلە هەیە، کۆمەڵێک فرتوفێڵ هەیە کە دایکان و باوکان دەیکەن و منداڵەکان لە بەرامبەریان بەکاری دێنەوە. بۆ نمونە فێڵی هەستکردن بە گوناه، وەکو بە عەرەبی دەڵێن حیلەت الذەنب، فێڵی هەستکردن بە گوناه. بۆ نمونە باوک هەوڵ دەداتن کە فێڵ لە منداڵەکەی بکات، فێڵی لێ بکاتن بۆ ئەوەی کە وەکو گوتم عینادەکەی کەم کاتەوە، بۆ ئەوەی فەرمانەکانی باوک جێبەجێ بکاتن، فشاری لێ ئەکاتن بۆ ئەوەی هەست بە گوناه بکات منداڵەکە. ئەم فێڵە بەرامبەری بەکاردێنی بۆ ئەوەی هەست بە گوناه بکاتن. بۆ نمونە ئەو گفتوگۆی لە نێوانیاندا ڕوودەدا زۆر جاران. باوک دەڵێتن کوڕەکەم من لە کاتی خۆی لە سەردەمی خۆیدا کاتێک کە لە قوتابخانە دەگەڕامەوە لە قوتابخانە دەگەڕامەوە ماڵەوە هەوڵم دەدا لەگەڵ باوکی خۆشم کارم دەکرد. ئەمە لە ڕێی ئەوە دەیەوێتە منداڵەکەی کارەکانی جێبەجێ بکات. دەیگۆ من کە دەرسەکانی قوتابخانەشم دەخوێن کە دەگەڕامەوە ماڵەوەش کارەکانیشم لەگەڵ باوکم کارەکانم جێبەجێ دەکرد. منداڵ چ دەڵێ؟ تەماشەکە هەمان یاری چۆن هەوڵ دەدا منداڵەکە هەڵی جێڕیتەوە، یعنی لە بەرژەوەندی خۆی تەواوکە. منداڵەکە وەڵامی باوکی دەداتەوە، دەڵێ بابە گیان تۆ کاتی خۆی کاتەکانت مەشغوڵ بووی، تەماشاکە ئەتو کاتی بەتاڵت نەبوو، تو کە دەگەڕایەوە ئیشیشت دەکرد لەگەڵ بابت، بەڵام ئەمن ئێستا هەست بە بێزاری دەکەم، زۆر هەست بە بێزاری دەکەم، هەست بە مەلەل و بێتاقەتی دەکەم. باب پێی دەڵێ ئاخر ئەی چۆن تۆ کاتەکەی خۆت بەچی پڕ دەکەیەوە؟ کوڕ دەڵێ دەمەوێ بابە گیان ئەتاریەکەم بۆ بکڕێ. باب دەڵێ باش. وەکو دەڵێن من حەفەڕە حەفڕەتەن لئیبنه وەقع فیها، ئەوەی بیرێک بۆ کوڕەکەی لێبدا بەخۆی تێدەکەوێت. ئەمە دەیویست فێڵ لە کوڕەکەی بکە، لەو حاڵەتەدا بەخۆی لە فێڵەکە تێدەکەویتن. هەندێک جار منداڵان خۆشەویستان بەرامبەردا منداڵان فێڵی گریان بەکاردێنن. گریان لەم فێڵەدا منداڵ هەوڵ دەداتن کە فشار لە بابی بکات، فشار لە باوکی بکات، لە دایکی بکاتن،
بە گریانەکەی خۆی بۆ ئەوەی کە ئەوەی دەیەوێتن پێیان جێبەجێ بکات. هەندێک جار فێڵێکی تر هەیە پێی دەڵێن فێڵی سەوداکردن، مامەڵەکردن. لەم فێڵەدا خۆشەویستان منداڵ سەودا لەگەڵ دایک و باوکی دەکاتن بۆ ئەوەی خۆی لە جێبەجێکردنی فەرمانەکانیان بدزیتەوە، یاخود هەرچنە بێ بەشێک لە فەرمانەکانی دایک و باوکی جێبەجێ نەکاتن. بۆ نمونە ئەمە لە خەیاڵی خۆتدا یعنی خیاڵ بکە کە ئەم گفتوگۆیە ڕووبدا لە نێوانیان. بۆ نمونە دایک بە منداڵەکەی دەڵێتن، دەڵێ کوڕەکەم تەنها نیو سعات لەسەر کۆمپیوتەر یاخود نیو سعات یاری ئەتاری بە موبایلەکەت بکە، نیو سعات با موبایلەکەت پێ بێ یان ئایپادەکەت پێ بێت و یاری پێ بکەم. منداڵەکە دەڵێ 1 سعاتم دەوێت، کاتژمێرێکم دەوێت. دایک دەڵێ باشە ڕازیم. دایک دەڵێت کاتەکە تەواو بوو، کوڕەکەم کاتەکە تەواو بوو، یاڵا موبایلەکە یاخود ئایپادەکەت قەپاتکە و تەواو، چیتر یاری پێمەکە. منداڵەکە دەڵێ دایجان هێشتا یاریەکی دیکە ماوە بیکەم. باشە دایک دەڵ ئاخر کاتەکە تەواو بوو، باشە بەس یاریەکی دیکە دەکەم. دایک یاڵا کۆمپیوتەرەکە یاخود ئایپادەکە یا موبایلەکە بکوژێنەوە تەواو، نادایجان بەس ئاخر یاری دەکەم. ئەمە چییە؟ ئەمە پێی دەڵێن فێڵی سەوداکردن. دەیەوێتن دائیمەن دایک و باوکی خۆی لە فەرمانەکانیان بدزیتەوە لەو ڕێەوە تاخیریان کاتن. هەندێک جار منداڵ فێڵێکی تر بەکاردێنیتن بەرامبەر دایک و باوکی، ئەویش بریتە لە فێڵی وەبەرهێنان لە تووڕەیی، وەکو دەڵێن تووڕەیی دایک و باوکی لە بەرژەوەندی خۆی دەشتێنیتەوە وەبەرهێنانی تێدا دەکات. بۆ نمونە طبعاً ئەمە فێڵێکی زۆر زیرەکانەیە لە لای منداڵ. هەندێک جار هەوڵ دەدا باوکی تووڕە بکاتن بۆ بەرژەوەندی خۆی، دایکی تووڕە بکات. بۆ نمونە کاتێک منداڵ داوای شتێک دەکات لە باوکی، باوک ڕەتی دەکات و دەڵێم شتە بۆت ناکڕم یان بۆت جێبەجێ ناکەم. منداڵ جارێکی دیکە هەوڵ دەداتن کارێکی وا دەکات بۆ ئەوەی باوکی تووڕە بکات، کە تووڕەی دەکات وا دەکات بۆ ئەوەی باوکی لێی بداتن. کە لێیدا ئینجا یەکسەر کە لێیدا باوک ئێستا لێی داوە، منداڵەکە دەستبەگریان دەکاتن. لەو کاتەدا داواکاریەکەی خۆی دیسا پێشکەش دەکاتەوە، واتە هەستی باوک لەو حاڵەتەدا ئیستیقلال دەکاتن بۆ خۆی، چکە باوک هەست بە گوناه دەکات، هەست بە تاوان دەکات کە لە منداڵەکەیدایە، ئەویش ئەو حاڵەتەی باوکی ئیستیقلال دەکات بۆ خۆی و باوک هەڵدەستێتن وەکو دەڵێن سڵح لەگەڵ منداڵەکەی دەکاتن. ئیدی ئەوەی کە منداڵەکە دەیوێتن بۆی جێبەجێ دەکاتن. ئەها دایکان و باوکان ئاگادار بن، نەبنە نێچیری منداڵەکان لەو حاڵەتانەدا. ئەها منداڵ بۆ ئەوە وا دەکات تووڕەت دەکات بۆ ئەوەی لێی بدەی، لێی نەدەی، چکە کە لێتدا دواش پەشیمان دەبیەوە، کە پەشیمان بیەوە ئیدی سڵحی لەگەڵ دەکەی، ئیتر ئەوەی ئەو دەیوێتن بۆی جێبەجێ دەکەی. ئەمەشیان فێڵێکە منداڵان زۆر جاران بەرامبەر دایکان و باوکانیان بەکاردێنن. هەندێک جار منداڵان فێڵێکی تر بەکاردێنن. ئەم فێڵە بریتە لەوەی فێڵی وەکو دەڵێن ئازاردانی خۆیان ئازار بدەن. بۆ نمونە لەم فێڵەدا منداڵ هەوڵ دەدات فشار لە دایک و باوکی بکاتن بۆ ئەوەی کە مەطلب و داخوازیەکانی جێبەجێ بکرێ. ئەمەش لە ڕێی ئەوەی کە پەیامێک بە دایک و باوکی دەدات. بۆ نمونە منداڵ بە دایکی دەڵێت دایە گیان فڵان شتم دەوێت، دایکی دەڵێت ناکرێت، نابیت، ئەو شتە ناکرێت، بۆت ناکڕین، ئێستا پێمان ناکرێت. منداڵەکە دەڵێ ئەها دایە گیان منداڵێک لەگەڵ ئێمە بوو لە قوتابخانە، کاتێک کە ویستی شتێکی داوا کرد لە دایکی خۆی، دایکەکەی شتەکەی ڕەت کردەوە، کە ڕەتی کردەوە منداڵەکە لە ماڵ ڕای کرد، لە ماڵ هەڵات، لە ماڵ نەماوە. ئێستا دەیەوێت پەیامێک بە دایکی بدات کە ئەگەر ئەم شتم بۆ جێبەجێ نەکەن من هەڵدێم لە ماڵەوە، خۆم ئازار دەدەم. دەیەوێتن بۆی جێبەجێ بکرێت. یاخود منداڵێکی تر دەڵێت دایە گیان جارێک گوێم لێ بوو لە منداڵێک کاتێک کە دایکی یاخود منداڵەکە داواکاریەکی لێ دایکی کرد، دایکەکەی ڕەتی کردەوە داخوازی کوڕەکەی خۆی، ئەویش هەوڵیدا خۆی ئینتیحار بکاتن، خۆی بکوژێتن.
ئەمە منداڵێ شترێ بە دایکی دەڵێتن دایکەکە یەکسەر چ دەڵێت کوڕەکەم ڕۆڵەکەم تۆ چی دەوێتن دەتەوێت چیت بۆ جێبەجێ بکەم دایک هەڵدەستێ ئەوەی کە داخوازیەتی منداڵەکە چی دەوێتن بۆی جێبەجێ دەکا لە ترسی ئەوەی نەوەک ئەزیەت و ئازارێک بەخۆی بگەینێت دایکان و باوکانی بەڕێز هەشیار بن نەکەونە تەڵەی ڕۆڵەکان ئەمە فێڵێکە لە فێڵەکان کە منداڵان زۆر جاران بەرامبەر دایکان و باوکانی خۆیان بەکاری دەینێن دایکان و باوکانی بەڕێز پەروەردەکارانی خۆشەویست ئەمڕۆژ لێرەدا بەو شێوەیە گەیشتینە کۆتای ئەڵقەی ئەمڕۆمان لە ئەڵقەی داهاتوو بە پشتیوانی خوای پەروەردگار باس لە چارەسەری عینات دەکەین سەرسەختی و ڕقەستوری لای منداڵ چۆن چارەسەر دەکرێت لە ئەڵقەی داهاتوو لەگەڵمان بن بە پشتیوانی خوای پەروەردگار چارەسەرەکەی پێتان دەڵێن تاوکات ناچارین ماڵاوایتان لێ بکەین و لای ئێوەمان خۆش و ماڵتان ئاوە خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه